کوردستان ماوەی چەند ڕۆژێکە سەرکردەکانی شاخ یادەوەرێ کۆنەکانیان بیر دەکەوێتەوە لە شەڕ و چۆنێتی ڕووبەڕووبوونەوەی حیزبی بەعس و ورد باسی ئەو ژمارانە دەکەن لە کوشتن و بریندارکردن و بەدیلگرتن. وێنەکەوا باس دەکەن دەڵێ ڕۆژی دووشەمەی ڕابردوو شەڕەکە کۆتایی هاتووە و بەشی هەواڵگری ژمارەی زیانەکانی دوژمنی پێ ڕاگەیاندون و وردە و سەربازانە دەژمێرن کە کوشتویانە و ئەو دە بابانەی تێکیان شکاندون. ئەم باسە لەم کاتەدا تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنیۆ و خەڵک ئەو ژمارە قەبانەیان پێ هەزم ناکرێت و کردویانەتە تەنز و قسەی خۆش. دەرگاکە سەرەتا عەبدوڵڵای کێخا موبارەک کە تازە پەیوەندی کردووە بە ڕیزەکانی پارتی دموکراتی کوردستان کردیەوە کاتێک لە گوتارێکیدا لە باسی ساڵیادی داستانی شارستێندا وەسفی کەمال کەرکووشی کرد. وتی کاکەمال پیاوێکی قارەمانە لەو داستانەدا توانیوێتی 163 سەربازی سوپای عێراق بکوژێت و 3 هێلیکۆپتەریش بخاتە خوارەوە. هەرزوو قسە و ژمارەکانی کێخا موبارەک گرافیکی بۆ کرا و تۆڕە کۆمەڵاتیەکانی تەنی و هێندێک بە تەنزەوە دەڵێن کێخا بەخوا زۆرە خاتروشتی هیچ تێدا نییە؟ هێندێکیش نووسیوانە لە بەختمانە تەیارە خستنە خوارەوە بوو بە بسوود و تەیارەکەی کابرا هەیانە بەتەنزەوە لەسەر ستایلی زمانە فارسەکەی کەمال کەرکووکی وەڵامی کێخای لە کۆمنت داوەتەوە نووسیوێتی ئاغا موبارەک با قورئان من تەیارە سقوط نەکردم. هەر ڕۆژێک دوای 163 کوژراوەکەی کێخا موبارەک عەمید سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی کەرکووک لە وەسفی باوکیدا گوتی باوکم بەدە پێشمەرگەوە لە داستانێکدا 160 جوندی عێراقی کوشتووە کە گوایە لە شەڕێکدا قارەمانانە بەخۆ دە پێشمەرگەوە توانیوێتی 160 جوندی ئەو کاتی حکومەتی عێراقی بکوژێت و 180 بریندار بکات دەستیشان گرتووە بەسەر دە بابەدا. پێشتریش مەلا بەختیار لە باسی داستانێکی تیپەکەی و پێشمەرگەکانی یەکیتیدا گوتی جیلی ئێستا ڕەنگە بڕوانەکەن کە ڕۆژگارێک شەڕی 22 کۆپتەریان لە یەک کاتدا کردووە. لە ئێستادا باسکردن لە شەڕ و داستانەکانی پێشمەرگە و ژمارەی کوشتنی سەربازانی سوپای عێراقی لەلایەن سەرکردەکانی پێشمەرگەوە زیادی کردووە و بۆتە نەریتێک بۆ خۆهەڵان و کێوبەرکێکردنی یەکدی. هەچۆنێک بێت لە نێوان جیلی کۆن و جیلی تازە شەڕەکە بەم شێوەیە. جیلی کۆن باسی داستان و ئازاتی خۆیان دەکەن و جیلی تازەش داستانەکانی ئەوان بە یاری پەبجی تێگەیشتون.